ئاجان چاوەکەم باشە بەسەر چاوم مشتری زۆرە ئەی دەستەکان تا خۆش بێ دیارە جۆزەی دڵم حەشرەکە باشە قوربان بەسەر چاوم 2000 کتێبتان بۆ تەبعەکەیت بەسەر چاوم باشە بەسەر چاو خوا لەگەڵ ئەجە خەڵێ خۆش ئەجە لە کتێبخانەکانی سۆران هەڵەبجا هەولێر سلێمانی کەرکووک گەرمیان هەمووی داوای چاپی تازەی جۆزەی دڵمەکەن ئەی بەسەر چاو سەر لە شتێ دەرناگەم ئەو کابرا ساحیرا چییە چۆن ئاوە لەم مودەیەکی کەمانی ڕێک کتێبەکانی مفرۆشە پێشترەمان لەم سەرە سەرم دەرناچێ نازانم بووە لە پڕێکە ئاوە تەقیوانێ و تەڵەبیاتی زۆرە ئێستا پێیان بڵێم چی بڵێم چاپی تازە بڵێ چاپی تازە ئەکەینەوە بەسەر چاو لە ماوەی 2 ڕۆژە ببوایان نێری باشە کاکە بڕۆ حافیسان بێ وا لەگەڵ بەڵێ جان چاوەکەمی جۆزەی دڵ وەڵڵی لە تەبعایە بۆ تانێرین چەند برە بەسەر چاو بەسەر سرم باشە گیانە باشە بەسەر چاو بەسەر چاو حافیز يا الله السلام عليكم نەکەی وەرە بۆ تەڕە دانەنشی لێ نانە وەرجگاکی وەرە هیچ بووە کورە ئەرێ ئەم جۆزەی تۆ چی بوو هەرە دەچوزانم شەڵڵای کوێ بوومان شەڵڵا جەڵدەی لێ بێمە ئامم لە نووسە کاکە قەرزەکەم بۆ هێنایت ئەی هاو بۆ کورە قەرزی چی وشتی چی جۆزە هەتەقیەوە هاوکەڕۆ تێتی تا لێبەست بوو کورە ناتێتی چی کورە فرۆشی زۆرە هەر بەجارە بەر ناکەوێت نابابا ئەرە وەڵڵاهی ئەمە نازانم خۆشە. چی قەت شتوام نەبینیوە نازانم چۆن ئەمە والله سير محكم كل بابا من كاف سفر الشعر من بين وسم بەخواتەوە نازانم چی لەمەکە سیحری لێکرد چی او كابرا رحمكي اللي قلت بويا كتابك على الفرن ڕامز جان کاکە با پێ بڵێن واضح مافی تۆ پارێزراوە انا مهمه پارێزی باش بۆ داناوی بەڵام یەک شت هەیە لە هەموو لای بۆ تەلەفۆن بۆ بن باوەڕ بێت تەنانەت لە وڵات ئەوروپیەکانەوە لە بێقادۆشەوە نازانم لە کورە نازە بەڵام بچووە باشا خو ما قاعد يشوف كردي ناس عمل ئەڵێ بۆ تەرجمەیکەنی بە تەرجمە دەگەشتی بتانە شتێکی باش بەرهەمێکی باش دروستکە بۆ ئەوەی ئیسفادێکی باشی لێ بکەین بروجي طازه ئەپڕۆژی تاستاوان هما هەتا هما ئادێ بزانە يك بروجي جوانم هي كتابي كي 450 لا بار عادي بس شعرك بيخوي تو عين الموء تويت ئۆف ئۆف دانا نشانك كاك السبيل يقنا نشان بو داناوه ئەدی هل لقل كوتا بازار وتيانا بين چییە و ناونیشانە ما كتخوا چی چیم کردووە لا مقصد تو هنية ناو نشاني كتابك ما كتخوا ذات شبه آزاء کە بە لەزەتە دەست خۆش زۆر باشە من اتوام للسبيني وباق موسيقى خەمە نەبێ بەرهەمی خۆت بەکار بێن و بیهێنە و تەبیعەکەین شاق نوسيكم باق نوسيكم اي هنا دەست خۆش بێ بیهێنە و بە تەبی حتا زۆر تەبیعەکە نبینێری بس ابي عقد كان بنوسي ئەی نووسی پێش شەشە عقد نییە پارەی تۆ مەزمونە هذا هب خمنا وزن قافية كان ئەفرین دەست خۆش بێ ايش عمل كاك نعنا دەست خۆش بێ زۆر سپاس بەخێر بێ یاخوا سەر چاو یاخوا بەخێر بێ سەر چاو بەخێر بێ یاخوا بەخێر بێ زانی چی مام بۆکە ئەم جارە قوربان بڵێ باشی باشم خێر بێ قوربان هیچ نەفرۆشە لە هیچ شوێنی نافرۆشرێ هیچ شوێنێک هەمووی گەڕانیانەتەوە کاکە دەبڕۆ ببێ بۆ شوێنەکانی تر بۆ شوێنەکانی تر برە شارەکانی تر بیفرۆشە لێ هەموویم نردووە بۆ کەرکووکشتم نرد کەرگوار نامانە بیبە بڕۆ ئەوە ناوەلی درراوە ئەی بۆ جۆزەی دڵم بە ئاسانی فرۆشتنەوە بەرناکە ئیسە بۆ من نافرۆشرێ قوربان و چوزان دیارە و کابراسی عەلەکی لێ کردووە کاکە بڕۆ قوربان سەر چۆن لەسەر کتێب بکرێت تۆش دەبڕە کاکە دەبڕۆ بێ بۆ شارەکانی کرد بیگەڕە شار بە شار بیگەڕە دە تەلەفۆنێکی بۆ بکەم ئێستا تەلەفۆنی بۆ بکەم ئێستا تەلەفۆنی بۆ بڕە بکەم تەلەفۆنی نایەوە تا لێرەیە لەکوێیە ئەو تا لێرەدا دەبڕە بۆ ماکە بڕۆ باش بڕۆ دەبڕێ ئابرین نەوێنێ فەرموو کاکە يا الله السلام عليكم عەلەیکم سەلام بەخێر نەی باشە خير ومزاري ورا شويني من دانيشا هي السبب هو شي روجي مرتحمة كيدو روجي الزم ئەرە کاکە تۆ شتە قۆڕانە چی نووسیت کەسەی ناپرسیە هەم بۆ بەزەر بەسەرمانەوە ام كتابي اخي بڵێ اما يما كتخوا بەڵێ مەمەکە توخوامەکە توخوای چی کورە تۆ عیب ناکەی شوورەی ناکەی مێشکی من تەقانومەکە نازان چی پێ بڵێم كاكا سامي والله ايوه نازان بيفرشن كاكا دبي جرن بشارك انا شو نافرش فيه کورە شار نەماوە لەیجارە کۆڕ بە زمانە ڕۆژ شار بە شار گەڕاوە یەک زەلام نەیکڕێ چار کتێب نەفرۆشراوە تا ئێستا خدا خطاي خوت انا اي بوتي جوزي ظلم
چەند هەزارە لێ تەبع کردەوە هەمووی نەڕێژ ئەی باشە دیارە سیحری بەسەر ڕاخوێنەوە قوربانەوە بۆیە فرۆشراوە ئەمەیان بۆی نافرۆشرێ هەر نەفرۆشراوە تا ئێستا مشکلە نییە ئەوە حالەکەی لای خۆمە خۆمەزانم چۆن فرۆشی بۆ پێیاکە ئادێ بزانم بۆ تۆ حەقت ناچێت بفرۆشرێت با دەی بزانم فەرموو حالەکەی لای خۆمە جا بۆ معلوماتە بامەژدەیەکی شێبەمێ ئادەی پرۆژەیەکی ترم بەدەستەوەیە ئەو چ پرۆژە کتێبێکی شعریە 1670 لاپەڕەیە بەس ئەمە ناونیشانەکەی هەری تەقێنی ئەمە چییە؟ وەڵا کتێبەکەم لەژێر ناونیشانی بۆ بتەقێنم کورد بەسەرم ئەراتوی تۆ شێت مەکەی تۆ دەهریمەکەی تو بۆچی وا لە منەکەی وەرە بۆ باوکی بتەقێنە تۆ ڕەمە بە باڵە بە قوڕ نەگیرێ تۆ ناتەوێت فرۆشی زۆر بێ بەشی فرۆشێ بێ حەلی لای خۆمە بزانێت چیەکە ئەساسە بۆ دەرەسە ئەمرن نەمێنێ ئەم جانوەری پشتەقانمانە بەخێر بێ سەر چاو چاوەکەم کاکە حوزنی ژیان نەمزانی جەنابی چێ بووی؟ ئەی لە کەیەکەوە من حەزەکەم ئاوا دانیشتێ لەگەڵ جەناب تا بکەم چێ بووی جەنابە ناوەکەتم پێ بڵێ من ڕامز مامز ڕامز مامەس بەڵێ ئەها ئەوەی کتێبە قۆڕەکە و دەرکردووە دەتۆ سەیریکە خۆڕ ئایبە بۆ من شاعیرەکەم چەند ساڵە کتێب ئەنووسم بۆ قۆڕاخر لە چیە قۆڕێکی لە چیە کۆدەوە کەی کتێبە بۆ خاتی خوا جا خۆ من حیاو ناموسم بردووی ئەو مم ڕەغنە لێگرتووی ئێستا تۆ بە چڕێکەوە هاتووی بۆ لای من ئاوا ڕەغنەگریشی گەورە بەرامبەر من دانیشیت و بڵێ من شاعیرم جارێ بنێشی دەمیشی لا بە عیبە کە چوویتە حزوری پیاوێکی گەورە ئەم بنێشتە مەخۆ عیبە خۆ تۆ بزنی کاوێشکەی ئەساین چۆن ئەمە پرۆڤەیەکە بەدەم و لێو نیەکەم چکە دایمە شعرەکانم عینەن ئەوە نیشتێکی نەرم ئەوە ئەیهێنم و ئەیبەم حەزەکەم دایمە لێوم بجوڵێ بۆی شعرەکانم بە تەڕی لەدایک ببن کام شعران آخر دوو شعرم پێ بڵێ بزانم کام ئەو شعر جوانانەی نووسیتە کە حتا خێزانیش ناتوانێت بیخوێنێتەوە ئەزانی چۆن کاکە حوزنی ژیان منیش بزەبت بۆ مۆزوعا هاتم بۆ لای تۆ ماڵە ئاوا بێ ڕەخنە و لەو کتێبەم کرد لە جۆزەی دڵ بەڕاستی بوو بە جا تو شەرەف عیب ناکەی جۆزەی دڵ چییە جۆزە هی سیارەیە کوڕی باوکم کەی هی دڵە ئەزای چۆن تۆ لە بواری خۆتان ڕەخنە ئەگری منیش لە بواری خۆما شعر من شەو ئەم خەوێنی چی شعرە و خەوێنێ من کە نووسیم جۆزەی دڵ بەڕاستی بیدایەت فرۆشی نەبوو جا ڕەخنە و لەو جۆزەی دڵە گرت ماڵە ئاوە خێر و بەرەکەت بوو کتێبەی من بۆ یعنی ئەمەنگە خەڵک فرۆشی هەبووە یەک لە سەریە ئێخۆ من ڕەغنەم لێ گرتووە بۆی خەڵک نەیکڕێ چاپخانەکان فریان ناکەوتن ڕۆژانە 1200 لێ چاپە کردەوە ئەمەنگا وەڵڵا تا ئێستا ئەم کتێبەم دەرکردووە بە ناوی مەکەت خوا چی مەکەت خوا جا تو شەرەفە عیب ناکەی تو خوا ئەوە شیعرا داناوەشی خۆ دژناو ناوە شاعیر ئێمە ئەو هەموو شاعیرە گەورە جوانەمان هەیە تێگەیشی نیان مەدحی خۆیان بکەن تۆ مەدحی خۆ دەکەی کوڕی باوکم جۆ بگرە با من شیعرێ فێر بکەم ئەها ئەڵێ بۆ هەوا ئاڵۆزە بۆچی لێڵ و سوورە ئاسمان یێژەڵوکەی نەکبەتە یا فیتنەی ئاخر زەمان ئەوە شیعرە نەگەمانەی تۆ ئەوانە مامۆستای ئەی طبعا ئەبێت تا ماوی شانازی بۆوانەوە بکەیت حیای شاعیرێ بردووە حیای نووسەرێ بردووە حیای قەڵەمێ بردووە وەکەی شیعرە کاکە گیان ئەمەیان ڕەخنم لەسەر بۆ بنووسە وعدت ئێمێ خازان چیم دەستکە و نیوەی دێ من خۆم فرۆشم قەڵەمەکەم فرۆشم داوەشی نەبووە من تێگەیشتی ڕوحەکەم کاکە حستی گیان بۆ قەڵەمی خۆ دەفرۆشیت ئەخدە وەڵڵاهی ئەو جۆزەی دڵەکە نووسیم فرۆشی نەبوو لەگەڵ ڕەخنە و لێگرت لە بازاڕە نەما باشە سەبەبەکەی چییە؟ ئەخ نەبیستوە لە کولی شەیئین مەمنوعین مەرغوب بەخوا ڕاستە ڕەحمەتیان لێبێ شتی بێ عەمەل دایم خەڵکی ئیسفادەی لێ کەشتە چاکەکان واز لێ هێن جا پرۆژەیەکی ترم هەیە ئەوە عەجیبە چییە؟ 5 کەس لە ئوتێلەکە کەرە دە هەسە بڕە دەرەستە ئەمرن نەمێنە بەم سمێڵۆڵی بزنی شامی